لەگەڵ ئەوەی لە کفری پەیمانگای هونەرە جوانەکان هەیە، بەڵام بەشداریکردنی ژن لە کارە شانۆیەکاندا کەم بۆتەوە. بەشێک لە کچانی شانۆکار کللتور و ڕێگریکردنی کۆمەلگا بە هۆکارەزانن. لە گەرمیاندا ژن و کچە شانۆکارەکان کەمتر لەسەر تەختەی شانۆ دەبیندێن. ئەگەرچی دوو پەیمانگای هونەرە جوانەکانیش لە ناوچەکەدا هەیە، کچان ڕۆژ بە ڕۆژ دوورتر دەبنەوە لە ڕۆڵە شانۆییەکان. خۆیان دەڵێن ئەمە پەیوەندی بە نەبوونی پاڵپشتیەوە هەیە. ئەگەر لێ پەیمانگای هونەرە جوانەکان دوای تەواوبوونی کۆرسێک نەکرێتەوە، لە دوای تەواوبوونی کەسێک لە گرنگترین شت مادیە، مادی دەعم نەکرێت ناتوانین. بۆ نمونە ئەگەر کۆرسێ بکرێتەوە و مادی دەعم بکرێت و یارمەتی ئافرەتەکان بدرێت، ئەوانیش ئەتوانن. بەڵام ئەگەر یعنی بە یەک ئافرەت بە دوو ئافرەت بە سێ ئافرەت ئەم شتە ناکرێت. ئەگەر دەستە جەمعەیەک نەکرێت و کۆرسێک ئامادە نەکرێت و پشتگیری مامۆستاکانی لەگەڵا نەبێت و پشتگیری شارەکە و کەسانە بەرپرسان و لایەنە سیاسیەکان هەر هەمووی نەکرێت، ڕەنگە بێتە زەجەیەک بۆ ئەو ئافرەتانە. بۆیە باشتر وایە لە دوای تەواوبوونی پەیمانگە کۆرسێکدا بنێت، هەروەکو شارەکانی تر، یعنی چۆن شتی دوادانرێ لێرەش بە هەمان شێوە. ساڵانە لە بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکانی کفریدا دەیان کچ دەردەچن و دەبنە شانۆکاری ئەکادیمی، بەڵام ئەوانەیان لە هۆڵەکان و سەر تەختەی شانۆ دوور ناکەونەوە بە پەنجەی دەست دەژمێردرێن. سەیوابوون بۆ شەهادەتیان بۆ حەزی خۆی نییە، نەبوونی جگە لە نەبوونی شەهادە گەڕێتەوە سەر ئەو کەسە خۆشی. هەروە ئەوە زۆر باشە لە شارەکانی ترەوە بێن خولێ بکەن و یان چە خولێ بکەنەوە بۆی ئێمە پێ بگەین. هەروەها بۆ خێزانیش بە تایبەتی لە کەلار و کفری خێزان و کۆمەلگا زۆر دەورە بینێ، بۆ بە تایبەتی بۆ کچ ئەکتەری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆربەی ئەوانی هێنە مەحەز یان ئەوەتانێ بۆ شەهاداتون، یان ئەگەر حەزێکیان هەبێت لە ماڵەوە ڕێگریان لێکرێ، ناتوانن کە ئەو حەزیان بێن نەدی بە دوای ئاواتەکەی خۆیان بکەون. ساڵانی پێشتر کەم شانۆیی لە گەرمیاندا هەبوو بەبێ ڕۆڵبینینی کچێک و ژنێک نمایش بکرێت. ئێستا پێچەوانەیە. زەبری کەلتور و قسەی کۆمەلگا خەریکە لە گەرمیاندا شانۆ لە توانای ژن بێبەش دەکات. سامانکەریم کورد، ساد نیوز، کفری.